بینەران و بیسەرانی خۆشەوی سڵاوتان لێبێ خۆشحاڵین لە بەرنمەیەکی دیکەی پەنجەمۆ لەگەڵێەوەی خۆشەویستدان. لە بەرنمەیەم جارەدا میوانداری کەسایەتیەکمان کردووە کە کەسایەتیەکە کە لە هەموو کوردستاندا کەسێکی ناسراوە لە ناو خەڵکدا بە پیاوەسپیەکە ناسراوە. ئەو یەکێکە لەوانەی کە بە دژایەتیکردنی گەندەڵی لە کوردستان و تەنانە دەتوانین بڵێن لە ناوچەکەشدا ناسرا و کاری بۆ کردووە. لە تەمەنی گەنجایەتیدا لە ساڵی 1970 وەکو زۆربەی زۆری ڕۆشنبیران و خەڵکی کوردستان پەیوەندی بە شۆڕشی ئەیلۆ کردووە و پێشمەرگە بووە. چەندین پۆستی حکومی وەرگرتووە. ئێمە لەم بەرنمەیەدا هەوڵە دەین کە چەنداپەڕەیەک لە ژیانی هەڵدەینەوە و شایەتی لەسەر کۆمەڵێک بابەتی گرنگی مێژوویەدات کە خۆی تێیدا بەشدارە یاخۆ لە نزیکەوە ئاگای لیانە. ئەو کەسەش بەڕێز جەلالی ساماغایە. کاک جەلال بەخێر بێی بۆ بەرنامەی پەنجەمۆڵ. خۆتان بەخێر بێن، زۆر سپاس. مامۆستا ئەگەر لێەوە دەست پێ بکەین بنەماڵەی ئێوە ئەوەی کە من خوێنبەوە لە شەجەرەی بنەماڵەکانی سلێمانیە لە شاری کووتەوە هاتوون بۆ سلێمانی. چۆنە پەرتەوازەی شاری کووت بوون؟ ئایا لەوێ کورد هەبووە، خێزانی تر هەبوون؟ هۆکاری ئەوە چییە؟ ئەوەی من بیزانم لە کووتەوە نهاتوین، لە خەڵات چوالانەوە ساماغا هاتووە بەڵێ بۆ سلەیمانی. خلافێک لەناو خێزانەکە بووە بە تایبەتی ساماغا و براکەی ئێرەی بەجێهێشتووە چۆ بۆ بەسرە نەکووت. ئیتر تەبعاً بنەماڵە هەر یەکەی شتێکی خوێنوەتەوە، هەر یەکەی بارەزوی خۆی ینی شتێکی یاوە تەپاڵ. ئەجنا واقعەکە ساماغا لە منتەقەی خەڵات چوالانەوە هاتووە کە سلەیمانی لە نەشونما و دروستبوونا بووە و ئەخیرەنیش پیاوێکی نەڵێم باپیرە گەورەی ئەمە پیاوێکی ئازا بووە لە منتەقەی بەسرا. شێرێک لەو ناوچەیە شەو هاتەوە، ئەویش لە ماسکەرا بۆ ماسکەری هین، ماسکەری بڵین هیچ جێشی ئەو زەمانە. کەسیان نەدۆزیەوەتەوە بە ساماغام تۆ علاسەزم نییە کوردایمە بە ئازا مەشهورە و بەوانە وتوانە ئەم شێرەی شەوێک نییە و بێڵە بە ئیساحەت بنوون و زۆر جاریش خەڵکی ئەو ناوە ئەبینیە و ینی ئەی کوژێت و ئەمانە بە تەور ئەم بۆی چووە. ئەم بۆی چۆ پاش ماوەیەک کە بۆی چووە ڕوبەڕوو بوونەتەوە، ئەم بە قووەت بووە توانیوێتی لەو با لە شێرەکە با و وەکۆڵەیە بریناری کا، بەڵام ئەویش بە چەپۆک ئەمی هین کردووە بە نەخۆشی و بریناری ئەهێنەوە بە سلەیمانی و لە سلەیمانی و بە کورتی لە سلەیمانی ئەمری خواکە هینا بڕی لە کووتەوە و کووتە زیانی هەوەکو پێم وتی هەر کەسەی بە دڵی خۆی ئەوێ تاریخەکە بجێڕێتەوە. مامۆستا ئێوە بنەماڵەیەکی وەکو کوردەکاڵێ بووە بوون، ینی دەوڵەمەند بوون. تۆ بۆ خۆت لە سەردەمی مناڵیە ئەو جیاوازیە دەبینی لە بینی خۆتان و خەڵکی تر و یاخود لە شارەکەیە چۆن بۆ ئەو کاتە؟ باوکم متەمەکین بوو، مامیشم نەدار بوو. من دائیم و دەرهەم لەگەڵ ماما بووم و زۆری کات مناڵ بووم، حتا مامە عەلیم فترەیەک ئەندامی لوجنەی مەرکەزی حیزبی شیوعی سلەیمانی بوو، پەنجاکان و ئەواخری چلەکان. لەبەرەوەی مامم زۆر خۆشەویست ئەی بردم بۆ کۆبوونەوە شت من مناڵ بووم، ینی هەر بۆکو هین بە دوایەوە بووم لە جۆگەی ئاوی زۆر بچووک بە باوەش ئایان پەڕانمەوە نەمەتوانی وەکۆڵێ هین بم. لەو فترەیەوە من لەگەڵ ماما بووم تا چەند ساڵێک لەمەوە پێشکە ئەمری خوای کرد تێگەی. لەبەر ئەوە دایم و دەرهەم وەکو مەبدە هەر لەگەڵ فەقیرا بوو، هەر فەقیرم خۆشویستەوە.
تەنانەت لە فترەیەکە ڕم بە حەزم کرد بێ کوڕی پیاوێکی نەدار بم تێگەی مامۆساوە پەیوەندی بەوە و کۆڕ و کۆبوونەوانە هەبوو کە بەشداری تێیا کردیا هۆکاری من بەشداریم تیا ناکەم من ئەبرام لێەوە دانیکە گوێت گرت بەڵێ هەروەڵا ئیتر ئەوە تقریبان چەپی تیامان دروست کرد تا حەدێکی معەن بەڵام وەکو بۆم باس کردی ئەو چەپی کە بۆ بازەکەم نەچوونە دەرەوەم بۆ پێشمەرگایەتی وای لێکردم ببم بە پارتیا بای حیزبێکێکە و نا ئەو بیرروباوەڕی چینایەتە وای لێکردم ینی ببم بە ئەندامێکی حیزبی شوێعی وەلەو ئەوان منیان خۆشەوێ هەموو جارێک هی نەڵێ ئەبوو کاروان هیناسی بکاروان ئەبوو کاروان هەموو جارێکخوا ئازار ئینتیمان نەکرد بێر حسەی خۆمانی پێم خۆش بوو باسی قوتابخانەی عەبدولیلا بکەین کە تۆ لەوێ خوێندوتە کاکاوە من لە ئیبتیدایی و متەوەستەم لە ناوەندی تۆ ئەگەر ویستیشم متەوەستە بە کوردیجی پێڵەن تۆ بۆم ناوەندی ساکەرەوە 6 ساڵ لە مەکتەبی عەبدولیلا خوێنم بیناکەش لە ڕسمەکانە پیشاندەم هەر خانووی باوکم بوو کە دەرچووم لە 6 بۆ یەکی متەوەستا یەکی متەوەستەش لەبەر خانەقا بوو نازانم خانەقای مەولانە ئەوە بەشێکی ماڵی باوکمە خراوەتە سەر هینەکە سەر مزگەوتەکە قسمێکی گوپیا بوو چوو هەری قەدیم مەولانە خالێت لە ژوورێکی ئەو ماڵا بوو کە بڵین ماڵی باوکم بوو کە باوکم تێکیە ئەو گوپەی کە هاتووە ناو مزگەوتەکەەوە ئەوەی بە تەبەڕوعانێ دوایی کە ویستیان خانەقا گەورەکەن و جێگایەکی تاریخیەوە بەهۆی مەولانە خالی داوانەیە مام جەلال کڕی لە باوکم بەخوازان بۆ ڕۆژە بە 600,000 بە شتێکی وا بوو ئیتر تێکیانە 1045 مەتر بوو تێکیان ناو ئەو بینایی ئێستای کە هەیە لەسەر دروست کرد اینجا من 6 ساڵی ئیبتیدائیم لە ماڵی خۆمان ناخوێن مەکتەبی عەبدولیلان پێ عەبدولیلا زانین چە خاڵی مەلیک فەیسەڵی دووهەم کەواتە حکوومەت کرێچیەوە بوو ئەنجا بە عەرزێکە ماوە کە چوومە متەوەستەش ئەووەڵ ساڵ بوو متەوەستە بکرێتەوە سانەوی قەڵەباڵغ بوو ئیسیعابی ناکە نا هەر ئەوە بوو لە سلەیمانیە یەک سانەوی یەک متەوەستە تەوان متەوەستەکەشە لە بینای سانەویەکە بوو ئەوە شەری باوکم بوو لەبەرەوە من 9 ساڵ لە بینای خۆمانە مەکتەبم تاوکە تەنانەت متەوەستەکە لەگەڵ خانوەکەی تەنیشمان کە خۆمان چوبووینە ناوی سەرتەنورێک لە بەی نابوو هەر لایەک ئەوسا نانەکرا بە تەنور و ژنی گەڕگات و نازەمانە فکرە دیوە لەوێ ئەو سەرتەنورە لە بەی نابوو جاری وا بوو لەو بینەوە من کە جەڕەسی لێ جۆم لێ بوو بەڵین داخلی هینەکە بووم لەبەرەوە 9 ساڵ لە ماڵی خۆمانە خوێنم و یعنی بەنسبەت منەوانێ زۆری احتیادی بوو وەکو خۆ حسابی ئەوم ناکرد ماڵی باوکم ماڵی باوکم کرێ بوو خۆ بە خۆڕایی نەبوو لەبەرەوە هەر ئەوەنگان بوو کە بەعجەجارە شتمان بۆ هات لە دەرەوە شتی زۆر مەترەیە ئەمە قەیسیە قۆخ ئەو شتانە زۆر بوو سینیان لێ ئاڕازانەوە پڕیانە کرد و ئانات بۆ هەیئەی تەدریسیەکەەوە جارێ من بۆمە بردن ئەوە هەر بۆ مامۆستاکان بوو یاخوب نا بۆ قوتابی بەشی ناکەن قوتابی چاو لەبێ 2 سنفی تیا بوو هی 1 2 سنفی 2 2 سنفی 3 ئەکاتە چەند ئەکاتە 6 6 کولی سنفی 45 تەلەبە بۆ ئەوستا ئەیتە بزانە چانەکە
هەروەڵا لەبەرەوە هەر بەشی مامۆستاکان بوو مامۆستا و فەراشەکان مامۆستا بەس ینی کوڕان لەوێیان خوێن کچان بەس کوڕان بوو ئەو ساڵ کچ لە مەکتەبی هین بوو لە مەکتەبی ئەویش ثانەوی بوو بەشی کچانیشی تیا بوو ئێستا مەسەلا علمی نەبوو لە کچانە ئەبواە بە زۆر بچوایە ئەدەبی چونکە نەبوو یعنی مامۆستای مامۆستای علمی نەبوو و کاکاوە ئەو ساش ئەو تەوەسوعە نەبوو لە بینا و لە جادە و لە کۆڵان و یعنی ئەوانی ئەیان خوێن تووشی ئەوە نەبوو وەکو ئێستا بە عەرەبانە و بە ئۆتۆمبیل بچی بۆ مەکتەب و بە کەس و کار بە خۆ دیتە ئەو مناڵێکی ئەوەنە هینەکەی خستە ژاو ناو ژێر دەستی و ئەچوو بۆ مەکتەب مامۆستا لە ناو قوتابخانەکانە بە تایبەتی لە ناوەندی متەوەستا حیزبایەتی و شتەکرایەکێتی قوتابیان ئەومانە هەبوو بەڵام بە شێوەیەکی بەرتەسک یعنی زۆر بڵاو نەبوو بەڵام تەلەبە ئیتیحادیەکان بین مدیر بانگیەکردن ئیتر تەرغیبیەکردن و تەهدیدیەکردن و ئەم نەوە شتانە تەحیە عەلەم هەبوو بەعدە جارێ تەلەبەیە فرسەتێنە هەموو تەلەبە لە حەوشەکە کۆبوونەتەوانێ و سنف بە سنف یەکێک مەسەلا بە ئێستاش بکرمە یەکیان گرت کوڕی حەمەسووری خەیات بوو نازانم ماوە یان نەماوە هینێکی لەسەر نەهرۆ خوێنەوە نەهرۆ بەتەلێکی واوای هندی بووە واوای کردەوە وای کردەوەمانە بۆ ڕۆژی دوایی بانیان کرد و گرتیان و نازەمیتر بە واستە و شتۆمانە خەڵک بەرە بوو بە شەتێ نەیکاتەوە ئەو شتە ئاوە مامۆستا لەو قوتابیانەی کە لەگەڵتان نابوون و دوایی خەڵکی ناوداریان لێ دەرچوو کێ بوون کێ بەیەکەوە ئەو قوتابیانە یەکێکیان فارۆقی مەلا مستەفا بوو فارۆق لەگەڵ منا بوو بەیەکەوە بووین چ لە 1 و 2 و 3 کە چووشی نەبەغا هەردووکمان لە کولیە قبوڵ کراین کاک فارۆق ئیشی هەبوو ئیشی لە وەزارەتی ئیعلام تەعین بوو بە ڕۆژ لەوێ داوامە کرد و ئێوارانیش کولەی ئێمە مەسائی هەبوو هات لەوێش داوامیە کرد کاک عومەر بوو عومەر حسێن عومەرە سوور مەشهورە ئەگەر باسی سەردەمی تۆ هەم سەردەمی مەلیشیت بینیوە و هەمیش کۆمالی جا ڕسمیشم هەیە ڕسمەکانێ بۆ هینەکەم باشە پیشانە سەردەمی کۆمالی ئەگەر تۆ ئێستا بە چاوی ئێستش بێ یاخودە و کاتەکە خۆ تێیدا ژیاوی بینیوتە جیاوازی چی بوو بۆ کورد بە تایبەتی سەردەمێکی چۆن بوو سەردەمی مەلیشی وەڵڵاهی کاکاوە سەردەمی مەلیکی طبعا من لە 4 سانەی بووم کە 4 تەمووز بوو بڵێن عەبدولکەریم هاتە سەر حوکم طبعا بەنەوعێک عەبدولکەریم قاسم خۆشەویست بوو ئەیانگوو کەریمی ئەسڵی ئەمە کەریمی عاسمان دوو هەمە خەخوا کەریمە وانە ینی هینی خوا هینی دینی ئەیانگوو عەبدولکەریم ئیتر مبالەغە کرا عایلەیەک مریشکیان بۆ بەیانیە ساوەسیان کردو مریشکەکە هێلکەی کردو ڕسمی عەبدولکەریم قاسمی تایە ئیتر خۆت ئەزانی میلەتەکە بەنەوعێک شعوری بەخۆ نەکرد لە عادی مەلەکیە لە عادی مەلەکیە ئەو بن عەرەب و کورد نەبوو ڕئیسی وزەرا ئەحمەد موختار بابان کورد بوو وەزیریکی داخلیەی متەمەکن کە مەشهور بوو لە ڕێکوپێکی و ئیدارە یاسای قەزاز بوو وەزیری داخلیە زۆر مهمە تێگەی هەر شتێکە بوو بۆ ئێرە چەند جارێک مەلیکات و ڕسم لەو هینە شەهر هەیە لەو ئیستیقبالەشە خەکە لە عهدی جەمهوریە باسی کورد نەبوو لە ئیزاع و شتە من جۆم لە حێنتە کوردیە گر بەس بۆ کەلیمەی کوردیەکەی تر ڕادیۆکەمە کوژانەوانێ تێگەی ئەوەنە
یعنی نە حکوومەتەکە عەرەبی بوو نە کوردی بوو نە تورکی بوو نە هیچ شتێک بوو بەڵام ئەمن و ئاسایش و بارە لیرە لێرەوە بردایەوە دەربەنی خان بۆ هەڵەبجە بۆ چوار زمانی مەلیکە زمانی مەلیکە یەتە سەر زمانی عەبدولکەریم قاسم لەو وەزعی ئیستیهادەوە کە شوێعی ئەکرا زیاتر ئەوان دژی شوێعیەت ئیشانە کرد و فەهد و ئەوان ئیعدام کران ئاگاداری عەبدولکەریم قاسم هات وتی ئەن العەرەب والئەکراد شوڕەکا فی هذا الوطن کوردی کرد بە شەریک لەگەڵ عەرەبا بۆ وەتەنی عێراق ئەوە زۆر شتێکی گەورە بوو ئەمە دەوامی کرد تا کورد شۆڕشی کرد و بەڵام مامۆستا ئەو شتانەیە نەخستە بواری کردداریەوە یعنی هەمووی هەر لەسەر وەرەقە و ئەوە بوو ئیتر چاوە لێ بەشتی حکوومەت کە بە دڵ نەیکە جارێ قەومیەتی عەرەب و قەومیەتی کورد بەخوا لە قال و بەلاوە هەر دژی یەکتری بوون هەر کاڵێ ئوخوەی عەرەبی و کوردی هەر لەسەر وەرەقەکەیە کە جەنابە باسیەکەی ئەجینا لە حەقیقەتە زۆر شت لەسەر کاغەز وەرۆکو ئێستا سەر زۆر ئێستا حکوومەتەکەی خۆمان درۆمان لەگەڵاکا لەسەر کاغەز ئەڵێ پلانش دەکەین لە دیعای ئینتیخابیە و لە حەقیقەتیشان نایکەن تێگەی هاوە مامۆستا گەر تۆ بۆ خۆت باسی ئەوەت کرد کە ئەندامی هیچ هیچ بەس ئەندامی یەکێتی قوتابیان و ئەوانەش لە عمرمان بەس لەگەڵ یان ئیشن نەکرد ینی هاوکاری وەڵڵاهی ئەزانی چی ئەندام بۆ کوڕێکی برادرم نایەنم نامێنایی بەرم مەسئولی کولەی تیجارە بوو بەیاناتی ئامێ من ئەمبرد بۆ عەمید من ئەمبرد بۆ ئوستازەکان کە شۆڕشی کورد دەستی پێکرد تێگەی ئەیگوو جەلال تۆ مەعروف نی لە کولیا چاو لەسەر نییە بەڵام من چاوم لەسرە و ئەشزانن کە من مەسئولی کولیەکەم لەبەر ئەوە ئەم بەیانانم بۆ بەڵاوکەرەوە ئەم بەیانانم بۆ بگەێنە بە عەمید و باوانی ینی ئەو جوهودانم لەگەڵا کردن بۆ شەڕ لەگەڵ بەڕەحمە بێ فاروق و بەڕەحمە بێ سەرداری مسافەنگی سەردار ئەمری خوای کرد ڕەفیقی دەیرینم بوو تێڵامان ئەخستە ئێرەی پانتۆڵەکەمانەوە و ئەچوون بۆ شەڕی ئیتیحادی وەتەنی لە کولی تۆبیە بوو تێگەی ینی ئەو نیشاتانەم هەبوو لەگەڵانە بۆ مزاهرە ئێمە لە مزاهرە هەگیرام بەڵێ مامۆستا و کاتە بەس مەبەستم کۆتاییەکانەوەی کە ئیترە بێ بە کۆماری ئەوانە بەس هەر شوویەکان نەبوون کە سیاسەتیانەکرد خەڵکی تریشە بۆ قەومی عەرەب قەومی کورد هەبوو کاکە بەڵێ با عەرزەکەم هەمووی هەبوو بەڵام حیزبی شیوعی ساحەکەی داگیر کردبوو حیزبی دیموکراتی وەتەنی کامل جادرچی ئەگەر ناوی ئەمە حیزبێکی وەسەط بوو حیزبێکی زۆر محتەرەم بوو کامل جادرچی ڕئیسی بوو لەگەڵ مەحەممەد حەدید وانە ینی ئیمکانیاتی مزاهرەکردن و ئەوانە بە شیوعیە کرا بەڵام بە دیموکراتی وەتەنی ناکرا بە کورد ناکرا لە بەغایسە من لەوە کە جیرامینی کوردی بوو بەڵام حیزبی شیوعیش پێێستا بوو چونکە کورد نەیەتوانی هەزار کەس بێنێتە سەر جادە هەر پێنجسەیشی بۆ ناهان بەڵام ئەو بەجارێ ئەیلوران ئەو جادێ ڕەشیە کە پیاڕژین دەنگی ئایەوە ئەیتر ڕەهبەتێکی هەبوو جا لەبەرەوە زیاتر حیزبی شیوعی لەوا جیا بوو هەتاکوێ نەکسەی چواردەی ڕەمەزان بەڵێ مامۆستا یەکێک دەو شتانەی تر کە چواردەی بڵێن شۆڕشی چواردەی تەمموز هەندێک پێ لە کودەتا و هەندێک پێڵەن شۆڕش و یەکێک لە هینەکانی ئەوە بوو کە مۆڵە درا بە حیزبەکان باڵێ وایە مەسەلەن شتێکی تر بۆ کوردەوە بوو کە مەلا مستەفا گەڕایەوە لە سۆڤێت هەندێک لە زیندانیەکان ئازاد کرانەوانەی کە لە بەسڕە و ئەوانە بوون ینی ئەمانە کۆمەڵێک گۆڕانکاری هەموویان کرد بەڵێ هەمویان کرد ئەوانیان بەرە ئەزای چۆن ئەو وەزیرانەی لە حکوومەتا بوون وەزیر بوون بە معنای کەلیمە دەستی بە ئەوە بە وەزیفەکەەوە نەگرت بوو نەوەکو لە دەستی بەڕوە مەسا بابە عەلی شێ مەحموو یەکێک بوو لە وەزیرەکان
مکەڕم تاالبانی یەکێک بوو لە وەزیرەکان وەلو ئەو لەم دوایانە بوو لە عادی سەدامە بوو فواد عارف یەکێک بوو کە مفاوەزاتی شیە کرد جاوە ڕسمی خاڵەفوادم لایە سەدام لە جێگاکەی تۆیە عەبدتیش لەو لاوەیە پیشاندەمەوە ڕسمانە گەورەشن ڕسمەکان سەدام یەک پێکەنینە کا پشتی سەری وتیان ناوێ بێخەیتە کتێبەکەەوە یانی هینە بەڵامەر پیشانەدام لەبەر ئەوە پێگ و عەممی ئیستیقبالیە کرد لەگەڵ یا ئەڕۆی تا ئەو جێگایی کە بڵێن چۆ من لەگەڵێکێکا میوان تا دەرگا ڕۆم ئەو شخصێتێکی خۆی هەبوو مفاوەزەیە کرد مەلا مستەفا بەڕەحمە بێ بە قسەیە کرد سەدام بە قسەیە کرد حەزم کرد لەسەر کەسایەتی نەگوت لە بەرەوەی خاڵتە بەڵێ چی دەربارەڵێ ینی پیاوێکی چۆن بوو فواد عارف وەڵڵاهی ئەزین چی چونکە لەگەڵ مرافقی مەلی غازی بوو بەڵێ تێگەر مرافقی ئەو بوو و مرافقی لە دوای سەورەی چواردەی تەمووز کە کرا بوو بە وەزیری وەبزەر مەعارف دوای ئەوە کە ئینقلابی چواردەی ڕەمەزانی ناموبارەک بوو انقلابە دەمەوێ من لە چواری کولێ بووم بە ئیزاعەکە هینان بۆ کرد على السيد فؤاد عارف الحضور إلى دار الإذاعة فورا ويسمح له بالمرور أو قواتي کە لەسەر جادە بوو بێڵن لەوێش کرایەوە بە وەزیر فترێک محافزی کەربەلا بوو خۆشی هینێکی دینی هەیە لە دایکێوە بڵێن سەید و ئەوانە سەیدن زۆریان لەوێ ڕێز لێگەر کە سەیدیشە و کوردیشە لەبەر ئەوەی داخلی هیچ حیزبێک نەبوو بوو هەموو حیزبەکان بە مڵکی خۆیان ئەزانی کە شتێک وایە چون بۆ لای مەسەلا کەماشاڵی ئەو نەبوو گیرا لەگەڵ جەماعەتێکە یەتە خەیاڵێ حکومی ئەعدامران هین مکەڕەم چوو بۆ لای مامجە بۆ لای سەدام و بە تەنسیقیش لەگەڵ فواد عارفە سەدام بۆی بەران یعنی لێ ئەعدامەوە نەیکرد بە مەسا مؤبەد و ئەوەنە ساڵ وا بوو ئیشەکانی وا بوو یا ئەعدام یا ئیفراج زۆر باشە مامۆستا پشوویەگەین و درێژە بە قسە دووبارە سڵاو بەڕێزان درێژە بە پەنجەم وەرەدەین لەگەڵ کاک جەلالی ساماغا کە بە پیاوەسپیەکەی کوردستان ناسراوە. کاک جەلال باسی مامۆستا فواد عارفمان کرد. خۆ دەزانی باسیەوەت کرد کە ئەو لەگەڵ مەلیکا بووە و زۆر لێی نزیک بووە یانی نەنار مرافقی بووە ئەژڵێن بەڵێ گوایە هەر نەزعی کوردایەتی بوو لە کولی لە ساوازام کولێش نەبووە بەڵێ هینی عسکەری وەکو بڵێ ینی وحدەیەکی عسکەری بووە کە ئەمانەی تاین بۆی لەوێ مەلێخازیشی لێ بووە بەڵێ گوایە ئەم قەوانی بردووە و گۆرانی ئێڕەقی بوشتی لیاوە ئەویش هەستاوە هینی کردووە لای بردووە و تۆ تێمەچێ ئیزعاجە و عینی کابرا 100 جاری لیاوەتەوە لەوێ وەڵای تێمیش لێیاوە هینیشە وەلیعادیشە ئەساس کێ لە کێی داوە لە فواد عارف لە مەلی غازیەوە بەڵێ لە قوتابەتیە لە قوتابەتیە لەو مەعهەدی عەسکەری کە بەڵێ خوێنویانە ئیتر شتەکە زل بووە لە مەعهەدەکە و باسکراوە گەیشتەوە بە باوکی بە فەیسەڵی یەکەم ئەم وا پیان و تۆ کە عقوبەتی باو دەربکرێت لە مەعهەدی بڵێن عەسکەری و ئەوانە توێتی کوڕم هەر وەختێک من نەمام ئەم پیاوە مرافقە بێ فریا دەکەوێت ئەمە کوردە و پیاوە و ڕاستیشە ئەگەر پیاوێکی ڕازەمێ لە تۆ نا هەموو کەسە ناتوانن لە وەلیعاهد بە وانە جاوە فعلەن کە مەلیک فەیسەڵ نەما غازی چووە جێگای فواد عارفی کرد بە مرافقی ئەقدەمی مامۆستا بۆیە ئەو پرسیارم کرد
یعنی تۆ زۆر لێ نزیک بوویت و ینی خاڵتەوە ئەمانە شتێک هەیە کە مەسەلەن ئەو لەسەر مەلیک و بنەماڵەی مەلیک و ئەمانە لە مەجلیسی خۆتانە باسی کردبێت و دائیما نەجێڕابێتەوە شتێک هەیە واللهی ئەزانی چی مەسەلا بۆ ئیتیفاقی ئازار کە دارا تۆفیق بەڕەحمەت بێ یعنی ڕئیسی وەفدی مفاوزی کوردی بوو کە ئیتیفاقی ئازار دەرچوو ساڵی هەفتە ساڵی هەفتە بەڵێ بە تەیارە سەدام و ئەو هاتوون بۆ کەرکووک بەڵێ لە کەرکووک نانیان خواردووە لەو وەحدەیە کە بڵێن ئەو جگایی کە اختیاریان کردو ئیسراحەتی لێ بکەن لەوێ بە ئۆتۆمبیل چوون بۆ بەرزان بەڵێ تەمەن حیمایان لەگەڵا بۆ بەڵام هەردووکیان لە سایرەکە بوون بەڵێ تێگەی و توێتی قسەژەکەین بەڕێگاوە هەر هەمووشی پێگو هەموو فواد ینی مەبەست فواد عارف و سەدام حوسێن لەو ڕێگایە بووی باس کردووە کە تەسیب بکەرە سەر بەرزانی با فڵان جانبی کەرکووک بەڵێ وەری بگرن ئەمە نەوتی تایە بۆ مستەقبلی ئێوە زۆر شتێکی باشە بێ من ئەزانم ڕۆژێ لە ڕۆژانیەت کە کورد دەوڵەتی خۆی ببێ بۆ ئیقتصادی ئەو دەوڵەتە ئەو جانیبە هەڵگرێنیەوە وەکو چۆن بڵێ سلەیمانی بەشی سەرەوەی یا بەشی خوارەوە یا بەشی ڕاست یا بەشی چەپی میتر ئیرادەی ئەو ڕۆژەوا بوو هەرچی شتێ حکوومەت بیکاوان بڵێن نە نەکراوتر ئەم بە زمانێکە ئەوە یانی چەکە لە شتەکانی کە باسیە کرد یا مەسەلا ئەیگوو لەگە شۆڕشا ڕێک بوون و ئیتیفاقی ئازار کراوەمانە و عەدووی ئێران هەبووە لە ناو شۆڕشا گرتویانە و سەریان بڕێەوە سەرەکەیان ناردووە ئەم قسانەش ئەکرا کاتی خۆی ئەی لەسەر کوشتنی بنەماڵەی مەلیک و ئەوانە ئەو لەوێ نەبوو بۆ کاتە فواد عەرەبا لە بەغا بووە بەڵێ بەڵام ئەو ڕۆژە ڕۆژی غەوغا بوو ئەو دیفاع گەورەی کە هەیە ڕەم بە 100 دۆنم ببێ هەمووی ئەبنیە و شتووەمانەیە تەسەوور کە هینیان هەڵواسی بوو هینی قەسابیەوەی کە حیوانی پێوەکە بەڵێ قولاب وەسییان هەڵواسی بوو کولی جەماعەتیان گوت دەستەکەمان بۆ بنێن دەستەکەی لێ کردەوە وان پڕێها اینجا سەحل هەبوو ئەزانی ساحل چییە؟ ئەوەی کە خەڵک ڕاکێشن بەجادا بە مردوێتی نوری سایان والێکەوە نوریسایی قەبری نیە مەلێک هەیەی قەبر بەڵام نوریسایی قەبری نییە تێگەی یعنی فەوزایەکی عارم بوو تێگەی ماکو مؤامرة تصير والحبال موجودة یعنی هیچ مؤامرەیە کەس ناتوانێت بیکات چونکە پەت هەیە یعنی پەت بۆچی بۆ ڕاکێشان تێگەی ئاوا بوو ئێمە مساوە ڕقوچینەیە لەسەر چۆن ئاوا ئەم ڕقوچینەیە بۆ دروست ئەو بۆچی لە میسر کە مەلیشان رابەردە و چوو بۆ وڵاتێکی ڕێگەیان سەیریکە قیادەکەی حەکیم بوو میسر جانتاکانیان بۆ خستە یەختەکەەوە یەخ دەزین پاپۆڕە چیە 21 تەڵقەیان بۆ تەقان بۆ مەلیک فاڕۆق کە چۆ ناو یەختەکەەوە اینجا بای بای کرد و ڕۆی ئاوانین کرد ئێمە کە لەگەڵ میسرا کەوتینە تێکچوو ناخە لەگەڵ میسا زۆر ڕێک بووین لە دوای سەر وحدە و وحدەوە وەرەوە حقاتانە تا دوومەیکار قسە بکەین تاو نابێت چونکە من تیا ژیاوم ئەوکڵێ من لە چواری سانەوی بووم و بەوەی مامیشمەوە کە باسی یەکەم یعنی سرم لە قسە و باسی سیاسی هی نەبوو حیزبی شیوعی دژی حکوومەتی مەلەکی بوو منیش دژ بووم من و مەلاینی وەکوم نەوسا عێراقیش 5 ملیۆن بوو تێگەی لەبەرەوە زۆر ئەم شعبە شعبێکی هینە شعبێکی خوێناویە ئەم شعبی عێراقە قسەیەکی ئیمامی عەلی هەیە ئەڵێ یا شعب العێراق بە هیچ شعبێکەوە ناڵێ خۆی لە مەکە و مەدینە بووە لە شام بووە وەنیە بە یەک بەشەر قسەی نەوەتۆ قسەی ئامی کە ئێستا بۆ تۆی باز دەکەم ئەڵێ یا شعب العێراق
يا بلد الشقاق والنفاق ومساوئ الأخلاق. تيجي لقد ملأتم قلبي قيحا وشحنتم صدري غيظا. يا أهل العراق، أي أهل العراق، أي ولاتي شقاق ونفاق ومساوئ أخلاق. يعني هاتشي مساوئ أخلاقية هي وهاتانا شقاق جابوا نوايا نفاق هوني الله فانكز نفاقها جالتي الله لقد ملأتم قلبي قيحة دلتان بركردم لكيم شيم هنا بجانا شكو كيم مجراحات لقد ملأتم قلبي قيحة وشحنتم صدري غيظا. وشونك يقيني ليش قبيه كأيبيني السورة بيته ولا داخلها حزكها بشريكها عليه واتان ليكردم عليه واتان ليكردم أي أهل العراق إنجا بحقيقة أما واقعي كيتر بماني إنجا بو السياسة دبي ولا شعبي كي واي ومخاي جوانية ديكي أوي كيما تياجيابين خوشي مان لي ندي وكو بيويست والله مامۆستا ئێوە لە بەغا کە چوونە بەغا لە کۆلێژ وەرگیران و سەردەمی عەبدولکەریم قاسم و ئیتر ئازادیەکەیە بە شێوەیەک زۆر ئازادیە بوو. ئێوە ئەو کاتە بەشداریتان لە چالاکی و هینەکان ناکرد لە مزاهارە و خۆپیشاندان و ئەمانە سلم فی کوردستان ئەوە شیعاری یەکێک بوو لە مزاهارەکان سلم فی کوردستان ئەوە بوو حیزبی شیوعی تەبەنیە کرد بەڵام حیزبەکانی کەش تەئیدیان نەکرد ئیلا ئەمانە دەر چونکە ئەو حیزبانەیە گەر تەئیدی ئێمەشیان نەکرد یاقینیان لە عەبدولکەریم قاسم بوو قەومیەکان چونکە وەحدەی فەوریان نەویست ئێ وەحدەی فەوریش ناکرا ئیترەوە بوو مؤامرەی شەواف بووە گەر بیست بێت ئیعداماتی تێکەوت تەبەقچەلی و جەماعەت ئیعدام کران ئیتر بوو بە عەداوەت لە بەینی عەبدولکەریم قاسم و ئەوەی نایە و تاکونێ عەبدولکەریمیان کوشت و ئەو بزمە بەسەر هات کە ڕوویە. ئەی مامۆستا لەسەر ئەوەی کە لە ساڵی 59 لە کەرکووک ئەوەی کە ڕوویدا لە بین حیزبی شوێنمانە ئەوە یعنی تۆ لە نزیکەوە ئاگادار ئەگەر نزیک بووی خەڵکە ناسی و ئەمانە چاو لەبێ ئەوە چی ڕوویدا ئەوە لەبێ ئەوەش بە حەقیقەت هەر حیزبی شیوعی کردی تورکەکان بەعزێ شتیان کردبوو ئەمانیش ڕێگایان نا بە خۆیان چوونە ناو کەرکووکەوە قەتڵ و عامیان کردن لەوانە ڕئیس ئیعدام کرا ڕئیسی بەلەدی کەرکووک بوو شێخ معرفی بەرزنجی و دەمخۆش براکەی و شێخ حەسەن و ئەمانە حکمی ئیعدام مران بەڵام تەنفیزی نەکرد عەبدولکەریم قاسم کە بەحسیەکان هاتن ئەمان لە سیجنا بوون هێنانە دەرەوە بێ قەید و شەردی ئیعدامیان کردن. بەس مامۆستا زۆر جار باسیەوە کرێت کە دەستی دەرەکی لە پشت ئەم شتانەوەی و ئەمانە بە تایبەتی ئەوەی کەرکووک تۆ پێت وایە کە دەستی تورکیە و دەستی شوێنی تر و ئەمانەی ئاگینا بۆچی ئەمە بەڵێ پێ بڵێم یعنی دەرەکی لە هەموو شتێکا دەستی هەیە تێگەی تەنانەت ئینگلیز وەختی خۆی گوایە ئەوانەی خوێنمەوانێ ماسیەکەیە ماسی جڕی پێڵێن ئەم ماسیە وەختی خۆی لە منتقەی شۆڕیجا ئەگەر منتقەی شۆڕیجە دی بێەوەی داو و دەرمان ئەوانی لێینەکەن کوپەیان داناوە بۆ ئاو خواردنەوە چون ماسێکی ئینگلیزەوەی کردو چۆ ماسەیەکی جڕی کە پایان کردو خستیانتە ناو کوپەکەوە یەکێک لەو قەتڵ و عامەی کە بۆ لەسەر ئەو ماسێ بووە ئێمە دەستی ئینگلیز کرد بووی دەرکەوکە ئینگلیز کرد بۆچی ئەو ماسێت هین شیعەقینی لە هینە لە ماسی جڕیە گوایە کە ئیمامی عەلی ئەوەی بێتە خەیاڵم دەزنەجی شتۆ شەڵپی کردو نێشتوە هینەکە بکاتێ خراپات هەموو هینەکرێ مەسەلا بەس مامۆستا ئەوەی لەکەیە وەکۆڵێ ناشکرێ بەڵام هەر بۆ دەکەم یەک تەنزیم نییە دروست بێت دەستێکی برادەرانی دەرەوەی لە پژ نەبێ تێگەی هەر کەسەی بۆ ئێستا ژوایە مامۆستا حیزب بۆ دروست دەبێت دەرا وایە
يعني أرى مسألة هي كاكاوة أرى ليس كل ما يعرف يقال بەڵێ وليس كل ما يقال ينشر ليس كل ما يعرف يقال يعني تو هرچێک ئەزانی ناتوانی بێڵێ بەڵێ ئێستا من متحفظم لەگەڵ تۆ بەڵێ زۆر شت هەیە ئەمە ئەوەیە کاڵێ وليس كل ما يقال ينشر ئەمە نەشرە بێ بەڵێ بڵاوە بێت بە زۆر شت هەیە مامۆستایتە 56 ساڵی بەسەرا ڕۆشتووە واللهی لەبەرەوە لە بێ حەقە لای بووتێ ئێمە هەندێک ئەزانی چی ئەوە بۆ هین ئەوەی لە یوتیوب هەیە دائیم و دەرهەم سەیریەکەم و بەڵێ هینیەکەم ئەوە ئەو قسێ زوو کاڵێ من بۆ تاریخە سەدامیش لەماوە بۆ ترسی خۆشە نییە شتەر بۆ سەدام و ترسی سەدام بێ بەڵێ یعنی ئێستا ڕم بە کە منەڵێم شت نییە دەستی دەرەکی لە پشتەوە نەبێ زۆر کەسە بێ بڵێ کاکە چۆن و نەخێر چۆنی ناوێ و دەرەکیشی لە پشتە بەڵێ حتا شۆرشەکەمان قسەی لەسەرەکە چۆن دروست بووە بەڵێ. هینە هەفتا و پێنج بەڵێ تێگەی یعنی مامۆستا هەڵەکانی حیزبی شوویعی لەگەڵ بە بڕوای تۆ بەڵێ چی بوو لەگەڵ عەبدولکەریم قاسم حیزبی بۆچی شوێعی گەیشتاوەی بەو سەیریکە شێوەیە؟ سەیریکە حزب الشيوعي بالحكم مطلب عظيمي بالله. هو بيستوى بەڵێ بەڵێ بيستوى بەڵێ حزب الشيوعي غرور يجي فإنجا غرور زور للدنيا قاتل ئافرەتێ بە جوانی خۆیەوە غرور بکە پیاوێک بە قووەتی خۆیەوە غرور بکە زیرەکێک بە قووەتی خۆیەوانێ غرور بکە بەڵێ. کە من وا زیرەکم واوە ئەمانە حزبی شوێعیش تووشی غرور بوو عێراق 5 ملیۆن بوو بەڵێ ئەیانگوو 20 ملیۆن قاچ و دەست هەڵەپەڕێ بۆ عەبدولکەریم قاسم و بۆ حیزبی شیوعی بۆ 5 ملیۆن نەبوو بەڵێ کولی نەفرێک لە ملیۆنە دوو دەستی هەیە و دوو قاچی هەیە کاتە چوار زەربی 5 هەبێ بە بیست. هەبێ بە 20 یانگوو 20 ملیۆن قاچ و دەست هەڵەپەڕێ بۆ حیزبی شیوعی بەڵێ ئیتر غەروری پیا کرد و بوو بە عەداوە لە بەینیانە و هەر لەسەر ئەوەش کوژا لە 4 ڕەمەزانیشا سلاحیان نایە حیزبی شیوعی دیفاعی کرد لەسەر عەبدولکەریم و لەسەر ئەو شتانە بەڵام کار لە کار تەرازا بوو غەڵەتەکەیەوە بوو چۆن ناو دیفاعەوە لەوێ بەڵێ هینوو تا گرتیان والله بەڵێ بەڵێ مامۆستا لەسەر هین لەسەر هەڵگیرسانی شۆڕشی ئەیلول ئێوە و کاتە لە بەغا بوون لە ناو مەسەلەن چینی ڕۆشنبیر و ئەمانەیە بوون سیاسیەکان واللهی کاکە ئەو ڕۆژە ئەو ئیدعای شۆڕژ زۆر گەورە بوو مەوزوعەکە ئیسلاحی زەراعی بوو بەڵێ کە زیاتر ڕێوز عەشایر و شتەکان بەدڵیان نەبوو شای ئێران لە پشتەوانێ هاوکاریەکردن و تەشجیعیەکردن بەڵێ لەبەر ئەوە هەرچی چۆنە بوو شۆڕشەکان دروست کرد بەڵێ چۆن ئێران و عێراق و عێراقنا ئێران و سووریە و تورکیا پێش شەڕی براکوژی ئێمە بەڵێ هەمومان یەکەوە بوونەوە بۆی ئەم کیانەی ئێمە لە ناوبەرن بەڵێ کە شەڕی هین بوو کە شەڕی براکوژی بوو ئیتر ئەو دانیشتانە نەما چونکە ئیتر خۆیان زانیان وا کورد یەکێکە کوژێت بەڵێ تێگەی لەبەرەوە احتیاجیان بە کۆبوونەوە شت نەبوو بەڵێ اینجا کاوە ئەم دۆلی ئەجنەبیانە ئێمان خۆش ناوێ قینیان لە ئێمە ئەیانەوێ ئەم کیانە نێڵن کە ئێستا هەیە بەڵێ تێگەیشتی نەوە نیە نازەم تورکیا تادی دەکا بێ ئێرە بگیرە و نازانم چی بکەوانە لەبەرەوە بەس مامۆستا عەبدولکەریم قاسم بۆ خۆشی ئەویش دڵڕەقانە بەرامبەر کورد نەجوڵایەوە مەسەلەن بە فڕۆکاتە بڕوان بازیان و دەربەندیخان و بڕوان پێ بکە نە عەبدولکەریم کوردی خۆشەویستە بەڵام
کوردەکەش نەوع غروریە گرتە بووی تاکو نێگەیانینی بەم ڕۆژە بەڵێ ئەینا ئەگەر شۆڕشی کورد نەبووایە هەیهوو ئێستا ینی ئێستا وەزی کورد نەوەی چکا بوو یعنی تۆ پێ دوایە ئەگەر شۆڕش دروست نەبووایە وەزێکی تر دروزە بوو شۆڕش عەبدولکەریم قاسم هەر لابرا لەلایەن بەعسیەکانەوە مامۆستا نا بەت ئەو تیارانی کە هات کوردستانی قەسب بکرد سلاحیان ئانێ بڵین بەڵێ سار و خوشت هەر بەو تیارانە وەزارەتی دیفاعیان قسم کرد بەڵێ تێگەی ئەگەر شۆڕشی کورد نەبووایە تارەی مسلح سەر بەغانە سەر کوردستان ناکەوت بەڵێ ئەمە هەمووی بەداخەوە ئەم شتانە کە ئەیڵێن ئێستا قیادەکان هەمووی ئەیڵێن بەڵێ تێگە ئێستا زۆربەی قیادە گەورەکان وەلو زۆربەی نەماوە بەڵام هەموو ئەڵێن ئەشهەدو بیللا تەنانەت سەدام بەرامبەر عەبدولکەریم قاسماڵی غەدرمان لێ کرد تێگەی قسەیەکی هەیە غەدرمان لێ کرد شۆڕشێکی پاکوتەمیز بوو پیاوێکی پاکوتەمیز و پیاوێکی دز نەبوو پیاوێک بوو ئەگەر سیرەی دی بێ و بیست بێ زۆر بە خۆشی لەگەڵ کووردا جوڵایەوە کورد زۆر چوو بۆ پێشەوە بەڵامی تر ئەم ئەحزاب و شتانە سەریان لەوی شێوان و لە خۆشیان شێوان باشە مامۆستا تۆ بۆ خۆت لە خۆپیشاندانێکە لە بەغا ئەگیرەی لەلایەن یعنی هەر سەردەمی عەبدولکەریم قاسم ئێوایە منیش لە زمنی فەوزاکە بووم بەڵێ ئەی خۆ من حەکیمی زەمان نەبووم بەڵێ منیش لە زمنی ئەو هەدە هەزارە بوو کە لەسەر جادە ئایان لوران بۆ حەقی کورد و بۆ دژی عەبدولکەریم قاسم و حەوتمان لێ کوژرا 11شمان لێ برینە ئەوە ساڵی دروست ساڵی چەند بوو 61 یا ساڵی 60 تقریبا 61 62 بوو بەڵێ چۆن چۆن بوو مامۆستا توانی بۆمان باسکەی چۆن جیران چۆن ینی خۆتۆڵی شوێعی نەبووم و لەگەڵیشیانە ئاخر بۆ نیشاتەکان هەمووی بۆ کورد بوو بەڵێ ئەی کورد عەیب نییە عەرەبێک لەسەر جادە بێ هاوار بکا بۆ حقوقی کورد من نەچم ئەی من نەچم کێ بچێ وەنیە لەبەر ئەوە شەر نییە ئێستا حالیەن تۆ کە قسەیەکی باشەکەی یا محاوەری سڵحێگەکەی سڵحیشی بۆ بازەکەم خۆمانای ئەوە نییە تر تۆ جەماعەتی سڵحەکەی تۆ کابرایەکی خوا مەوقع و کیاویتە دێ خەڵک گوێ لێ بگرێ یا بە قسەوتە بە حەیف ێزانی ئەو جهودە نەکەی تێگەی و بەنسبەت مزاهراتی شەوانێ ئێستا ئەو مزاهرەیە شەوێ کاک فارۆقیان گرت فارۆقی مەلا مستەفا ئەو بە بێلیان نەجاتی بوو گرتیان بەڵام من و غەیری من کە جیران بە هین ڕاکێشانی هین ڕایەنەکێشان و زۆریان عەزێتدام عەزێتەکە ئەوە بوو کابرایەکی نایەفزابتی ڕەشە هینی لە دەستا بوو ئەموسیلەی نەقێمار نەقێمەکەی دەرچوو بوو بەوە لە هەردوو بەوە لەمەی ئام تا ساڵێک من تەداویم کرد چونکە نانم بۆ ناخوراشتی قورس خۆ کاک فارۆق ئەندامی حیزبی شوێعی بوو لیانی نەخواردی ئەو شەو بە جەماعەت چوون و گرتیان وەکۆڵێ هینان کرد بەڵام ئێمە لە مزاهرا و لە هاوار و ئەمە هەویش قسەکەی کابرایە گرت چوومە ناو سارەیەکەوانێ کابرا ئاوڕیایەوە بە سایقەکەی گوتی بڕۆ بگەڕێرەوە لەبەر بانقی مەرکەزیە تەحەشودی حکوومەتەوە کابرا وتی با دای بەزێنین ئەمە مناڵە پێویست ناکە ئەمە تەسلیمی کەوتی نە ئیلاوێ بگەڕیتەوە وەڵا بردمی تەسلیمی کردم ئیتر لەوە وتی ئەمە بەبێ ئاگاداری من سواری سیارەکەشم بووە دەرگای دوام کردەوە دانیشتم و ئاگای لێ نەبوو دەنگ و هەراوە بگر و تەقە و تۆ قۆمانە هەتا کونێ منی بە گەڕان و تەسلیمیان کردم لەوە زۆریان عەزێتدام ئەمەشم ئیلتیهابی کرد تا ساڵێک پاروشتم بۆ ناخورا هەر شۆربا و شتی نەرم و
ئەوانەیەنی ئەمە حاخرین عتەلەیە ئەمە بەڵێ، بەڵێ. حرەکەکە چەندمانەوە مامۆستا لە زیندان لە زیندان حدودی وەخوازان مانگونی وێک زۆر بوون ئەوانەی کە جیران مامۆستا؟ بەڵێ زۆر بوو ئۆتۆمبیل هەبوو مقەپەت بوو بەڵێ پەنجەرەی تیا بوو پەنجەرەکە شوشە نەبوو هین بوو ئەم تەلی هێڵە کوشتوانە بەڵام گەورەتر بەڵێ ئیتر لێوانە ئەمانزانی بۆ چۆمانە بن و بەرەو چۆ ئەڕۆین نەک بۆ چۆمانە بن بردیانی بۆ خەلپسەدا بەڵێ مامۆستا لە کاتی ئەشکەنجەدان و ئەوانەیە بڵێ فەرقی عەرەب و کوردوشتی و ئاکرا ناوەڵڵا خاتریان ناگرێت بڕوا بکە ئەوە بەرنمەکە ڕەم بە دوای ئێمە بەعجێشت خارجی بەرنمەکە باس بکەیت بڕوا بکە کە ئەوگوو کوردم زیاتر ڕێزت لێ ئەگیرا وەک لەوەی لە عەرەبێک بێ بۆچی یعنی هۆکاری چی هەر کورد قینی لە عەرەب قینی لە کورد نییە بەڵێ کورد قینی لە عەرەبە تێگەی ئەوە تا پیان نەڵێن عەرەبی بێ نازام چی و عەرەبی واومانە ئەجا نەحەقیان نییە وڵاتەکەیان داگیر کرا و ینی آخر ئیتر عەلا کولی حال ئێمە جەزایریەکان هەتا یاسەر ڕۆخیان لە فەڕەنسا آخر یعنی قەزم ئەوەیە کە تۆڵی فەرقی کورد و عەرەبیان ناکرد نەوەڵاهی ئەوە نەبوو بڵێ تۆ کوردی زیاتری لێبن هەرەوەڵڵا بەڵێ ڕۆژێک لە ڕۆژان شعورمان بەوە نەکردووە شعورمان بە زەهوو کردووە مەسا شەڕە بوو لەسەر زیادە دوو کورد بە کوردی قسەیانەکەرە کەوتنە بینەوە یا ڕای نەکرد یا مەسەلا بە قسەیانەکردن بەڵێ زۆر باشە مامۆستا ئێمە لێرە کۆتایی بە مەڵخەی بەرنامەکەمانێنین بەڵێ لە ئەڵلقەی داهاتوودا باسی کۆمەڵی بابەتی دیکەی مێژوویەکەین کە جەنابەت ئاگال لێیانە بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێوەیەتی نەکۆتای ئەڵلقەیەم جارەمان پێکەوە پڕۆمە ئەڵلقەی داهاتوو دەبینین و بەخواتان نەسپێرم. بۆچی جەمال عەبدولناسر گرنگیەکی باشی بە مەسەلەی کوردەیە؟ فازل بەڕاد باسی قەزیەکێکا ئەڵێ تا ئێستاش ئەو قەزیە شوهودی ئەو قەزیە دارە تۆپیقەیە من بیستومە لە خەڵک ئەڵێ زۆر جاری بار بوون بەسەر شۆڕشەوە ئیتیفاقی ئازار تا ئێستا بمایە یعنی ئێمە نیمچە دەوڵەتێک بووین ئەگەر دەوڵەت دەمون چەپایەتیم حەز لێ کردووە کە ئەو فەرقە زۆرە لە بینی دەوڵەمەند و فەقیرانە بێ تۆ باسی زمانەکەی دەراسەی کوردی هاتە بە سڕەش زۆر ئیجازەی ڕێکخراوشتی کوردی دەرە